وەکو سندیکای کارمەدانی تەندروستی وەکو لە ڕێگەی بەڕێستانەوە لە دوو ڕۆژی ڕابردوو ڕامانگەیاند کە کەمپینێکی پشتیوانی بە دەرمان و پێداویستی پزیشکی بۆ ئەفرین ڕادەگەێنین. خۆشبەختانە بەسپاسەوە بۆ هاوڵاتیانی شاری سلێمانی و بۆ کارمەندانی تەندروستی و بۆ هەمووانی دەرمانخانە و کۆگایان هەیە نزیکەی 11 تن دەرمان و پێداویستی پزیشکی لە ماوەی ئەو دوو ڕۆژەی ڕابردوودا کۆکراوەتەوە و ئێستاش ئێمە بە ئامادەبوونی ڕێکخراوی مانگی سووری کوردی و بە نوێنەرایەتی یەپەگە و کانتۆنەکانی ڕۆژئاوا لێرە ئێمە ئەم دەرمانانە پێشکەش بە ئەفرین دەکەین لە ڕێگەی ئەم بەڕێزانەوە کە بگاتە ئەفرین تاوەکو بتوانن لە ڕووی تەندروستیەوە سوودی لێبینن. سەدان سیڤیل بریندار بوونە هەروەها چەندین کۆمکوژی لەسەر گەلێ کورد هاتیە مەشاندن. ئەڤ کەمپینا کوونەها هاتی مەشاندن و ئەڤ ئەریکاریە و گەلێ ما هەروەها کارمەندên تەندروستی لە هەرێما سلێمانی گشتی ساندیقا وێنە دەلیلێ گرێدانا گەلێ کورد بە هەفدوورەیە، دەلیلێ یەکیتیا گەلێ کوردە، دەلیلێ یەکرێزیە کوردایە و دۆزە کوردایە.